عليك من الداخل والخارج كل الجنات. ڕەوتی سەدر سوورە لەسەر بانگێشکردنی وەزیری دارایی عێراق و تاوتوێکردنی پرسی بەرزی نرخی دۆلار لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە هەمان کاتیشدا بانکی ناوەندی عێراق دڵنیایی ئەوەی داوا کە نرخی دۆلار دانابەزێنرێت. في اليوم العربي للشمول المالي وتحت لە نوێترین لێدوانی لەسەر نرخی دۆلار مستەفا غالب پارێزگاری بانکی ناوەندی لا وەڵامی پرسیاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەختی کردووەتەوە. بانکی ناوەندی بەرپرسە لە دیاریکردنی بەهای دینار بەرامبەر دۆلار. هۆکاری بڕیاری گۆڕانکاری لە نرخەکەی پەیوەندیدار بووە بە دۆخی داراییەوە. دەژڵێت نزمی مانەوەی بەهای دۆلار بەرامبەر دینار دەبووە هۆی کەمبوونەوەی داهاتی ناوخۆیی، داخستنی کارگە ناوخۆیەکان و کەمبوونەوەی داهات بەهۆی داڕوخانی نرخی نەوتەوە. ئەمە لە کاتێکدا پێشتر سەدر پەیامیدا پەرلەمانتاران و هاوبەشەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بکەن بۆ بانگێشکردنی وەزیری دارایی عێراق و پارێزگاری بانکی ناوەندی بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ تاوتوێکردنی پرسی بەرزی نرخی دۆلار و کار بکەن بۆ دابەزاندنی. چاودێرانی ئابووری پێیان وایە بەرزکردنەوەی نرخی دۆلار لە کاتی خۆیدا بڕیارێکی ژیرانە بووە. هەرچەندە لەسەر پێشنیاری بانکی دراوی نێودەوڵەتی نرخی دۆلار بەرزکرایەوە و هۆکارێکی باش بوو بۆ پاراستنی ئابووری عێراق لە داڕوخانێکی حەتمی و هەروەها عێراقیش توانی بە بەرزکردنەوەی نرخی دۆلار هەم بەشێکی زۆری قەرزەکانی بداتەوە و هەمیش یەدەگی دراوی بۆ 65 میلیارد دۆلار بەرز بکاتەوە کە گرنگترین هۆکارە بۆ دڵنیاییدان بە ئابووری وڵات و بوژانەوەی بازار. دەستبردن بۆ دابەزاندنی نرخی دۆلار لە ئێستادا وورژاندنی ئەو پرسە مەترسێکی گەورەیە بۆ سەر ئابووری عێراق. پاش وروژاندنی پرسی دۆلار لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نرخی دۆلار ناجێگیری بەخۆیەوە بینی، هەرچەندە بانکی ناوەندی عێراق بەڕوونی پەیامیەوەی داوە کە نرخی دۆلار بەرامبەر با دیناری عێراقی تا 5 ساڵی دیکەش بە هەمان نرخی ئێستا دەمێنێتەوە و دەستکاری ناکرێت. هۆکاری بڕیاری گۆڕانکاری لە نرخەکەشی لە کاتی خۆیدا پەیوەندیدار بووە بە دۆخی داراییە و بە ئامانجی پاراستنی ئابووری عێراق بووە. بە پێی دەستوری عێراق پرسی دیاریکردنی نرخی دۆلار تەنها لە دەسەڵاتی بانکی ناوەندی عێراقدایە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەسەڵاتی یاریکردن بە نرخی دۆلاری نییە و تەنها بانکی ناوەندی سەرپشکە بە خوێندنەوەی ئاماژە ئابووری و سیاسیەکان و بە پێی پەیڕەوی خۆی و نرخی نەوت نرخی دۆلار بەرامبەر بە دینار دیاری بکات.